عفوا كاملا الأكراد المحكومين والموقوفين. يستثنى من العفو الوارد بهذا القرار الخائن جلال الطالباني فقط. الوارد بهذا القرار الخائن جلال الطلباني فقط. من بڕیارێکی مەجلیسی قیادەی سەورەی ئەو کاتەیە کە لە 1970 دەرچووە لەسەر لێبوردنی گشتی. بڕیارەکە لە سێ بەرگە پێکاتوە. يكمن عليه يعفى عفوا عاما وشاملا الأكراد العراقيون المشمولون ببيان مجلس قيادة الثورة الصادر بتاريخ 6 نوي 1968 من كل أثر أو ملاحقة قانونية لأي عمل يعاقب عليه القانون. برقيد هم يعفى عفوا عاما الأكراد المحكومون والموقوفون وتغلق قضاياهم ويطلق سراحهم فورا إن لم يكونوا محكومين أو موقوفين عن قضايا أخرى غير التي تناولها بيان مجلس قيادة الثورة في 6 نوي 1968. برقي سهام يستثنى من العفو الوارد بهذا القرار الخائن جلال الطالباني فقط. ما بريارك بمجورة درت شو كاتي خوي و لساڵی 1970 دوای وەستانی شەڕی عێراق ئێران. کاتی حکومەتی بەعەس ئەم قەرارە ئەدات طبعاً ئەمە لە سەردانکردنی هەندێک لە کوردانی ناوچە جیاوازەکانی کوردستانی بڵێن خوارو کە ئەشتا لای سەڵدان ئەو سەردەمە سەڵدامی گۆڕۆگۆڕ و تەکلیفی ئەوەی لەکەن کە ئەوانەی کە لە شاخن بیان هێنێرەوە ڕۆڵەی خۆتن و دەست بە سەریان نابێنە و بیان کە بە کوڕ و بە کچوو بە مناڵی خۆت و بیان کە بە منتەمی بۆ خۆت و خۆت بکە بە باوک و بە برا گەورە و بە کەسیان بە هەموو کەسیشان. سەدام یەکسەر لەویا بڕیاری ئەوە ئەدات کە ئەوە لە هەمویان خۆش بوون جگەل لە شخصی جەلال تاڵەبانی نەبێ. بۆ بعدێکی سیاسی قانونی توانم بڵێم نیشانەی ڕق و قینەیەکی تایبەتیە کە دەوڵەت بە عاتیفە ئیش ناکات. مەفروضە کە بڕیارێک دەرەچێت لە دەوڵەتەوە لە ڕووی قانونیەوە کە پێی ئەڵێن عەفوی عام. عەفوی عام نابێت کەسی لێ سیسنا بکرێت بە شێوەی گشتی. ئەکرێ هەندێک تاوانی لێ دەرکەیت لە عەفوی عامە، بەڵام ناکرێت کەسایەتی لێ دەرکەیت. بە تایبەتی ئەگەر کەسایەتی سیاسیش بێت لەو ڕۆوە ئەوە قەرارێکی هەڵەیە، زۆر هەڵەیە و لەگەڵ فەلسفەی عەفو لەگەڵ فەلسفەی قانونە یەک ناگرێتەوە ئەو بڕیارە. بۆیە زیاتر عاتیفە لەسەری زاڵە، عاتیفەی شەخسی لەسەری زاڵە و منطقی لەگەڵ منطقی قانونیە ناگونجێت کەسێک بە تاقی تەنیا بێنی لە عەفوێکی گشتی لە بڕیارێکی لێبوردنی گشتی دەربکرێت. بڕیارەکە یعنی جێگەی سەرسوڕمانە. ئەو سەردەما کە ئەم حاڵەتە هاتە گۆڕێ هەڤاڵەکانی دەوروبەری جەنابی مام جەلال بیریان لەوە ئەکردەوە کە چۆن چ ڕقێک چ سەختگیریەک لە ناو دڵی مام جەلالا دروست بووە لەسەر سەدام. ئەوە چ غەزەبێکە لە دڵی تۆیە دروست ئەبێ کە لە هەموو میلەتەکە خۆش بوون جگەل لە تۆ نەبێ. هەموو چاوەڕێی ئەوە بوون. یعنی ئەمە لە ڕووی سایکۆلۆژیەوە شتێکی زۆر 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 عیلمیە، زۆر عیلمیە. بۆ عیلمیە؟ چونکە وەکو وتم تۆ زاتێکی بەرەو ڕووی
ئەنی خراویتە تای تەرازوویەکەوە هەرچی تاوانباریشە خراوەتە تای تەرازوویەکی ترەوە تاوانی گەورە و بچووک خراوەتە تای تەرازوویەکەوە تۆش خراویتە تای تەرازوویەکەوە ئەو ئەیزانی مام جەلال دژمنێکی سەرسەختی یا نارێکی سەرسەختی حکوومەت بوو و پیاوی کە بەتوانایە دامی دۆست و هێنی زۆری هەیە لە دەرەوە بەڵام ئەو وەختە مام جەلال کە قەراری عەفوەکە دەرچوو خۆی جەنابی لە دەرەوە بوو و ڕەتی کردەوە پێ ناخۆش نەبوو کە قەراوەتی ئەبێ ئێمە سەردەمێک دێت سەدام خۆی داوای عەفو لە ئێمە بکات ئێمە داوای عەفو لە ئەو ناکەین ساڵانێکە ڕا بەسەر ئەمە ئینتیفاضەی 91 بێ حکوومەتی هەرێمدا ئەمەزرێ پەرلەمانی کوردستاندا ئەمەزرێ بەسەر هەموو ئەمانە ڕۆین ئەگەینە ئەو ئاستی کە مام جەلال لە بەغا ئەبێتە سەرۆکی کۆمار زەمەنی سیاسی هەمووی گۆڕا و نظامی حکوم گۆڕا ئەو مەجلیسەی کە ئەم بڕیارەی دەرکردووە هەڵوەشایەوە و سەرۆکەکەی گیرا و محاکمە کرا و حکمی کرا. قررت المحكمة الحكم على المدان صدام حسين المجيد بالإعدام شنقا حتى الموت لارتكاب عيش الشعب. فەرمانی لە سێدارەدان دەرئەچێ بۆ سەدام حوسێن ئەم قەرارە خۆ مام جەلال نایدا ئەمە محکەمەیدا حاکمەیدا یعنی هەیئەی محکەمەی عێراقیدا بڕیارەکە ئەچێتە بەردەمی مام جەلال وەکو سەرۆک کۆماری عێراق بۆ ئیمزاکردن چونکە بیرت نەچێ ئەمە مەسئەلەی گیانکێشانە مەسئەلەی لێسەنینەوەی ڕۆحە باش ئالێرە کاتی ئەوەیە جامی ئەو غەزەبەی مام جەلال بڕژێ کە پێش 15 ساڵ پێش ئەوە عەفوی بۆ هەموو کوردەر کردووە جگە لە مام جەلال لە بەرامبەرە جەنابی مام جەلال بە ڕەحمەتی ئەو بوو بە سەرۆکی کۆمار و بڕیاری حکمی لە سێدارەدانی هەمان ئەو سەرۆک کۆمارەی پێشوو هات بۆ ئەم مام جەلال ئیمزای ناکرد ئەم ئیمزای لە سێدارەدانەکەی نەکرد ئەمە کەسایەتی گەورەی کاریزمای مام جەلالە ئەمە بە هەموو کەس ناکرێ بە هەموو کاریزمایەکیش ناکرێ ئەمە ئیشی ماندێلایە ئەمە صیفەتی غاندیە ئەمە صیفەتی مام جەلالە کە هەموو سیاسیەکانی ئەو کاتە کە هەموو پیاوە گەورەکانی عێراقی هەموو زانایانی ئەو کاتی عێراق زانی هەموو ڕئیس عەشیرەتەکانی ئەو کاتی عێراق هاتنە سەر خەت لەسەری پێیان وا بوو کە ئەمە دووبارە نابێتەوە لە ڕاستیە ئەوە من وەکو حقوقیە گەگەر سەیری بابەتەکە بکەم ئەو بابەتە تێڕوانینێک یا بۆچوونێکی نوێ بوو لە عەقڵیەتی سەرکردەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە کە مام جەلال بەتوانی بە پێشەنگی ئەو بابەتە دابنێت کە قورس بوو کەسێک لە ڕەحمی تند و تیژی و ئەو کێشمان کێشەی کە هەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و لە سیاسەتەوە لەدایک ببێت و لە کەڵچەری تند و تیژیەوە ژیابێ و معاسەرەی کرد بێت بگاتە ئەو قەنەعەتە کە بڕای لە سێدارەدان نەدات یا ئیمزای نەکات بڕیارەکە محکەمە دەریەکات
مام جلال هلا دير زمانه يعني براستي بيوكي يعني بيونديكي هني هبو بما في مروف وبا وبيوكي عنيف نمو بطبيعات غير بيوكي عنيف نمو لبيش من قايتيش إما كومالي بريان وعقوبي تنددرا أي بيش من أسير بكوجية أسير عزيز بدا لێرە جەنابی مام جەلال یەکەم سەبەبی یەکەم کە ئەو ئیمزای نەکرد طبعاً یەکێتی نیشتیمانی کاتی خۆی کە چووەتە ناو حیزبە سۆسیال دیموکراتەکانەوە ئیشتراکی دەولی لەوێ ئەو ڕێکخراوە نێودەوڵەتیە ئەو ڕێکخراوە ڕێگە نادەن بەو ڕێکخراوانەی کە بڕۆیان بە سزای لە سێدارەدان هەیە بچێتە ناویەوە ئەندامبوونی حیزبەکە کە جەنابی مام جەلال سکرتێری بووە سکرتێری بوو ئەو کات ئەمە ئیمزاکردنە ئەو ئیمزایە مام جەلال احترامی ئەو ئیمزایی خۆی گرت کە لەگەڵ ئەو حیزبە نێودەوڵەتیانە کە اشتراکی دەولی و سۆسیالی دیموکراتەکانن ئەو ینی پابند بوو بەو ئیمزایەوە ئەوە مەسەلەیەکی گرنگ بوو کە وەجورئەتێکی گەورەش بوو لە ڕاستیە کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست وەکو سەرۆکیشی کۆماری ئەو عێراق کە قاوانینی عێراقی پڕیەتی لە سزای لە سێدارەدان لەوێ ئەو بڕیارەکەی ئیمزا نەکرد ئەمەش نیشانەی ینی زۆر ئاماژەمان پێدات ئەمە بوعدی هەیە بوعدی سیاسی هەیە بوعدی کۆمەڵایەتی هەیە بوعدی قانونی هەیە بوعدەکانی نیشانەی ئەوەیە کە مام جەلال بۆ خۆشی کەسێکی دژی توندوتیژی و دژی کوشتن بووە ینی کەسێکی متەسامح بووە ئەم بڕیارە لە بەشێکی کە علاقەی بە سۆسیال دیموکرات هەیە بەڵام بەشێکیشی علاقەی بە لێبوردەی مام جەلال خۆی هەیە کە حتمما ئیعدام و بڕیار لەسەر ئیعدام یعنی بڕیار لەسەر کوشتن بۆیە من پێم وایە ئەو ڕۆشنبیریە فراوانەی کە مام جەلال هەیە بووە لە بوارەکانی جاجیا و ئاگاداربوون لە مێژوو و حتا لە ڕووی سیاسیشەوە ئەو بابەتە من تەسەورم وایە کە بیرکردنەوەی سیاسیشی لە دواوەیە کە لە پانتایەکی فراوانترەوە سەیری بابەتەکەی کردووە مام جەلال ڕەنگە تووشی ئەحراجاتیش بوو بێ لەو کاتەیە کە ئەو بڕیارەی نەداوە بەڵام قەراری جەری و ئازایانە ئەوەیە کە لە هەڵوێستێکایکەی تۆ خەڵکانێکی زۆر هەن دژی ئەو تەیارە دژی ئەو هەڵوێستا بۆ چوون و بیرکردنەوەکاریان هەیە ئەوەی بڕیاردانی مەفسەلیە لە نقطەیەکی گرنگە کە ئینسان تەحولێکی نەوعیە پێڵێن جۆری بوو ئەو بیرکردنەوەیە کە لە ئیمزانەکە لەسەر سزای لە سێدارەدان لە کاتێکە دەوڵەتی تازە ئەمە هەمووی داوای ئەوەکات و بڕیارێکی محکەمەش هەیە بۆیە ئەو گۆڕینە لە بیر و بۆچوونە ئەکرێت ینی لە مێژووی قەزایی عێراقیە لە مێژووی سیاسی عێراقیە ئیستیفادەی لێ بکرێت بۆ ئەوەی کە سەرۆکەکانی دوای ئەوانش کە بێن پێداچوونەوە بکەن بە مەسەلەی نەزڕە و بۆچوونیان لە سەر سزای لە سێدارەدان لەو کاتەیە هەندێک کەس معارض بوون بەرهەڵستی ئەویانەکەن بۆ ئیمزای نەکردووە سەدام کەمی بە میلەتی کورد کردووە هەڵەبجەی کیمێباران نەکردووە ئەلفالی نەکردووە چەند ساڵ کوردی بە شاخەوە نەهێشتۆتەوە لە دنیاشە لە شۆڕشەکانی دنیاشە هەندێک جار کە شۆڕشەکە هەڵگیرساوە دوایی لە بینی دوو سەرکردایە بۆ بەڕقەبەرایەتی ئەمە واریدە شتێکی واریدە چکە ئینسانێکە شۆڕە جوانێ مام جەلال بە ئیمزانەکردنی بڕیاری لە سێدارەدانی سەدام ئەوەشی سەلمان جارێکی تر کە شۆڕشی مام جەلال کە شۆڕشی کورد کە شۆڕشی یەکێتی نیشتیمانی کوردستان دژی شەخص نەبوو دژی سیستەم بوو ئەوە سیستمێکە دژی میلەتی وەستاوە نەک شەخصێک ڕاستە شەخصێک پرەکتیزەیەەکە شەخصێ پیادەیەەکە ممارەسەیەەکە بەینەما ئەوەی کە بڕیاری یاوە لە دژایەتیکردنەکە شەخصەکە نییە سیستمەکەیە لەبەرەوە کورد کە شۆڕشتی کردو بەرامبەر بە شەخص نەیکردووە بەرامبەر بە سیستمیە کردوێتی
کە سیستمی حزبی بەسی و کاتەبووە ئەوەی گرنگە لێبوردەیی لە بێدەسەڵاتیان ناکرێ. یعنی ئەگەر ساڵی 1970 کە سەدام ئەم بڕیاری دەرکرد مام جەلال لە ئاس خۆیۆبی و تا سەدامگرنە ئازابێ جواب نایەمەوە، سەدامگرنە ئازابێ قەی ناکەوتۆ بڕیار دەرکرد هیچ بەهایەکی نەبوو. بەڵام 2003 بەهای هەیە کە سەدامی عەدامەکرێ، کە سەدام زەری لێبێ لە بەردەستیە. مەبدەئی لێبوردەیی یەک مەرجی هەیە، مەرجی دەسەڵاتە. یعنی لێبوردەیی لە کاتی دەسەڵاتە ئەکرێ. ئەمە یەک. دوو، بگەڕێرەوە بە مێژوو. هەمیشە ئەو کەسە کاریزمیانە، ئەو کەسە بیریارانەکە لە مێژووە هەندێک جار بە تەنها ماونەتەوە. گالیلۆ تەماشاکە. گالیلۆتی زەوی خڕەوە نەبوو؟ دنیا هەستا لێی، پشتیوان چۆن نەبێت؟ دنیا هەستا لێی، دنیا دژی وەستا، دوای هاتنە سەر قسەی. ئەزانی هەموو ئەو کەسانی کە لەو سەردەمەیە لە 2003 معارض بوون کە مام جەلال بڕیاری لە سێدارەدانی سەدام ئیمزانەکە، دوای هاتنە سەر قسەی. بۆ چونکە وەکو باسم کرد مەبدەئی لێبوردەیی کە یەکێکە لە بنەماکانی دیموکراسی تاکە مەرجی ئەوەیە کە لە دەسەڵاتە جێبەجێ بکرێت. مام جەلال هەتا دەسەڵاتی نەبوو باسی نەکرد کە دەسەڵاتی بوو لێی خۆش.